اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. هاوڕانی خۆشەویست لە ڤیددیۆیەکی تر و پارتێکی هاتینەوە لادار لەگەڵ کاکە چاکوی خۆشەویست لە کەناڵی عەبدوڵڵا کوردیشەوە هیوادارم ڤیددیۆکەتان بەدڵ بێم جارەش فارکرای 5 پارتی 2 لەگەڵ ئەم پیاوە بەڕێزە جێبەجێکردنی چاڵنج مامە چەکۆ بەخێر قوربانت زۆر سپاس سڵاوتان بێ هاوڕانی خۆشەویست هیوادارم هەموو کاتێکتان هەر لە خۆشی و سەرفرازیدا دەبێ هاوڕانی خۆشەویست ئەم ڕۆژ لەگەڵ مام عەبدوڵڵای خۆشەویست هاتوینە یاری فارکرای بە ئۆنلاین و ماوەیەکێک جا زۆرەکەەوە یۆکەممان بەکار نەهێناوە و ئەمڕۆ کە دەبینن دووبارە یۆکەمان بەکارهێناوە بەوەی بەرنمەیەکەوە سپاس بۆ خۆی بەرنمەکەمان بینی و ئیشەڵا لەمەوە دوای پێم بەکاردێن هەر بۆ زانیاری ئەو هاوڕیان کە پێشتر ئاوا کرد وەڵای کتێبەت کۆپیەکانی مامە عەبدوڵڵای خۆشەویستیش ڕێن ئێستاش دەست پێەکەین و لەگەڵمەدا بن ئەچین ئەو مەرحەلە و ئەو دوژانەکەەوە جا هاوڕێن سەرتاکە مام عەبدوڵڵا ناوی یەکە یەک شتی نەدەزانی ئێستا لە ڕۆترە سارە زەخمیێنە جلی زەخمی نابراوە مەڵێ مامە سیارێک بێنیان حەزەکەی بە یەک سیارە ڕێم بە دڵی تۆ وڵای بە یەک سیارە بە لە ڕێگاوە نەسوزانم بزر نەبین سوزان دەی باشە با چاڵنجەکە بکەین ئام چاڵنجە ئەکتیڤکە ئارا ئەو چاڵنجە My dad was one of the first to stand up to him. Well, you're in a sweet room. كيف درخا بي شو هو إذا شوينك بيني ما إيه طا وش طلع مني درك سكر أصلا وطن يلا ما مبروك هلا جلەکانم گۆڕەوە مامە وەلای تۆ بۆ خۆم ناتوان سەیری هایچوو نادە باش هایچوو جلەکی عسکەری تەنە ئەوە چێ برانە ڕوو بۆ تۆی تەکەرانە ببیان تەقێنیتە پێمە بێ باشە بۆینی تۆی بڵەکە هاتیم ئەو عسکەری لەگەڵ ئەمە هاتووە ئەوە عسکەرەکەی منە ساری هینە ئەیەنت کە جێمێنێت رازەڵی ئەرە بەخوای جەمع تاریکتیە کە هاتەوە و ینی واز لێ نایانێ بەقڕان بە هیچ ناتەقێتەوە ئەتوانی کە ئەو زەلامێ شوێن خۆدیقی هەندانێکیانی تیا تیاری پێ بەس نەگە ئەوە چارەسەریدا نازان بوو هەدەمامە بیکەرەتانە گەشتی کێشێت خوا ئەوە چیە ئەزویەکە ئەوە بوو وەک جارێکی دیکە کەمێک بوو ناو برە دەتخواوە سێ شانسی منەوە دەست پێکەرە با بڕێ دەڕاوەستە باسمی سەر سارتی یەک دەقام ئەفوو کێشە نێوە دڵی خۆ کوردی ئەوە ڕۆی یەک دوو سێ یاڵە بڕۆ برادرە لێرە بڕۆ ئەو شوێنە ئەوێ داگیری ئارە وەڵای دەمانی ئەوێ بە شەڕ ئەسا دەبێتی یەک شەڕ تۆ ناڕەحاتی شەڕڕێجە وریاڵە زۆر ئەوەکەن زەخمە وەڵا پێچێ مەرعەلەی ئەوەیە
ئەڵی چی ئازەکەی لە ڕێگەی جاراوس ئێستا دوو جۆر هێرشێ هێرش بێ پێیان زانیم شەڕکە ئاک برا ئەوە قسە بووەکە ویستە بڵم ئەوەی کە لە ڕێگەی ئێوە شەڕ خۆشە تم باندێک ئەوە بێگینە ڕازەڵی وەڵاوە ئەوە نە برا بە ئاربیجیوە ئەوە چیەوە نەڕات و ئاربیجیم پێوە ناتاوە نەبوون ئەها ئەهەن بەڕاز ئۆکلاوە خەڵک ماوە ئەبێ ماوت مامەوە ماوت ئەو لۆریەکەتم دام بەزانە بوو ئێجا ئەوم بۆ دیێنە دەرگاکە بۆ ناکرێتەوە بێت دەرگاکە کلیلەکەی باگێکێکە وەرە کلی لە مەیە دەرکاکەشم کردو سوای سیارەکەش بوو ئەوە هاتمە دەرەوەش ماما پۆست بەسەرم بدا لێدا قەلابیان یاڵە وەرە ئەها یاسوو بڕۆلا نێ پێشم ئاک برا زۆر تاقە لە سیارەکان مەگەکە لێن نزیکەوی دەچونکە ئەگەر تەخەدە لۆریەکە ئەزانم ئەزانم ئەتو تۆ سێری وەی کە ئەو سەماعانەی پێ سودا ئەو چی بوو بوونە ڕۆ برا قاز بێ ئارە واڵ ئەحکانەیەکم ڕۆستەکە ئەوە وەرگە لەسەر والله ماما ئەو یاریە داوە بۆ کاڵدێ ئەوە زەکە ساڵەکەش زەکە میندیە بەدەرکە ئەوە دەکەرە برا ئەو کۆ بۆچی یاڕەتدا چی بوو؟ هەر بڕۆ بڕۆ ناناوەتە 400 مەتر دوورە لە ڕێگە تۆ بڕۆ بزر بداین وڵای نا هینە کە ئەوە یەک تۆ بێ چەندە ئەوی دەکەوێت ئەدرانە ڕکارەها نعم كركركين ولا سروي بايدر ناكەوە الناس وهاتي أول بما أخرى هاتي دي تبين خلابي راسك كل ده ولا بخواي تازي ليش يران واز بينزل سيوا لا شو ها او شو كان ماما بس زۆر دوور ناکەێتەوە
ناکەوێتە وڵای سەرەتا عەفو هاک پێدانە ڕوو وەڕان بەداخەوە ساکەمان تەقیەوە چونکی خۆ بە سارش کێشتبوو قورئان وتم دوریابە وتم وریابە کاکە لای عەفو سایتا ئێمەدا بە کۆژی کوڕێت ماعفو کێشەمان نییە ئەوە دروست بوو لای تۆ نەوەڵای سەناتیە ئەمە هێشتا نهاتێ دیارە لای پێشستان ناتی ها لە شوێنەکەی پێچێکە دەوری تو گەڕێتە ڕێک لێ وڵا ڕێک لای کارە شعبینی قەیمەکە بڕۆ لە هەڵ دەدەم نادم شتێکی ئەوینجەکە پێ نەما ئەمەنە تەقان سا سێریوانەکە سیران ناخەت سپان پیەکرێ لەگەڵ قەلابێ غێرەدا ڕۆم ئەوە سارمە وەرگەڕە چی لا برا تەماشای ئاکەناوزارەی ئەوە چی بوو یەک سکۆپی ئامان لە ناوڕاستە ڕۆ نیە ماما بوری سیدوی های جمله بود هلیکۆپتەرەکە دیانێت مانگا بود اسمها جوره چی الله يوه قلعة بزوق بزوج كتياسي وصناعة وشاشة أي برافو أوش والله أوش ماما برو نازم بوا نخور كل أوصيني نازم فيها نزل بس اشتكي داك من ابوي واقع كاينة هذيك عارف والله أنا كاينة تازا أو تواضع كين نازم بوا كل أوصيني والله السيد بدانا نتكلم نظام اكسي دا اقدم تصير اخو فرد روسي برا 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 والله شانسي من شانسي داوي بدون تماعد يوتوب ما وسطها زاري بينا زي ما كنت خلاص يا أنا ساعة باش هو وين بدأ بزين بس كنت خالص جماعة بروح ولا أعمق سيجي لغلافة I'd know the sound of that truck anywhere. I gotta say, Deputy, seeing my dad's truck rumbling home sure brings back memories. I'd stand out here every time he came back, just like this, waving him home. You definitely got the grit to handle her, and more importantly, you got the heart. Might have the rig's yours, Deputy. If I hear anything worth your time, ايه والله ترى
بزانم ئەوە بوای کرد ڕاستی لە چی بوو وەڵا سەیرێکی کەم ئامزانی کێشە چی لایزان مەجبورم ئەو جاری لە سەراوە دەست پێ بکەم چونکی ئەوە مکپەرتە لە کاتی مۆنتاژی دایس حازم دەکەم باوەڕ ناکەم توانم چاکیکەم بە لە بچۆ ڕیکۆردی نەکردووە ئەی گورە دەتەخوا باش ئێمە بواینە بووە بەس بزان شانسیمە بووە هەر نازام لە کوێوە ساوە باشە بڵێ کێشەی چی بێ والله وازم ئەو کاتێکی مەتە سێتینگەکە ئیدرای وەختێنەیە کە دەستکاری سێتینگی بێت مابی منیش ها گەدەست ئەی برایانە ڕۆچەند ئەوە هاتن لەو کاتۆ مەرحەلە لۆگەی ئەکسبۆکس لۆگەی ئەکسبۆکسیدا ئەگرم ئادێتە سەر خەریتەوەکە ڕێک کە دێمەوە دەرە دوای سەرقێکی وای دەدەها شەروا بوو هی من هەر چوویتە هۆمەگە ئەوەسێ بڵین ئاوە منی جەڵێم لاشی لەسەریە بێت داوەرە لەو کاتەوە قسە ئەکەم برا لای ناخۆشانی شتیاوە فرێک کێشەمان نیشەڵای دیدەیەکی جوانتە دەدەێت پێشمەکە من ڕیکۆردکەوە تاڵەوەزم بڵەوڵا لەو بەش قرتێنم و لێرەوە دەستێت و نیشەڵای کێشەمان ڕیسی لای دوسێ جاییتە سەیرم کرد بەس پێشەوە سەیرم ببیرە چۆ دەوەی سەیری کردم ئەمە خەڵکی درادنم لاوە بۆکس لەوەی دەم کەس نەما تەواو بوو ماماوێ وڵات تاوە نەبووە هێشتا خەڵکی پێ بەها ئەوە چ لێ وەستا و تەواو هەلا 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 ئەمە شوێنەکەمان داگیر کرد با خەڵکەکە بێت ئەرەوەڵا ئەوە هات تەواو بوو بەڵە هاوڕێنەوە ئەیرەشمان تەواو کرد Rachel Jessup turned that conservatory over to the cult a ئەمە while ئەوێ back. هینە ها Didn't see Eden's Gate for ئەبێ what ئەم they گیانم were. سووتێن ئەو گیانن ئاوا ئەو بۆنیان دەوێتە و خەڵکەکە Folks کۆنتڕۆڵەکەن say that's where the cult Emma? figured out how to turn on ئەگەی the flowers ئێستا and the ئاوە plants, دەدرێ ئاوێ و ئاو گرینە ئەسە منم ئاوم the گرتەوە judges, the mist. لەکوێ It ئاوە all کەوتێ started in that miserable فەرمەکە place. ئایسە پێتەڵم جارە بە ئاگری هیبۆ وەڵام ئەوە تا ئەوە گرتمە منیش ئاگرێک هەڵە ناوی ئەگەر پێتە با بسووتێ باش دەست ئەوە ئەی بە تۆزێکی بێچی تاسوودێ دەسەوا بێ لە سێ دوو لە سێ تراوە ئەوە یەک Careful. And remember, you gotta burn those bliss fields. That'll bring Feeny right to you. دانێکترمە ئەوی تریژ ئاگرەکەمان تێبەردا بەس مایە دووسووتێ ئەوە سێتەوە Hey, deputy. تەواو Feeny's coming to you. Get ready. This is Come your on. chance. Okay, Feeny here. We're just arriving. What's going on down there? ئەوە داژیکەنەوە کۆرە بڕۆ ئەنجارە ئەوە چییە بێ چی بکەیتم جارە یا بێ بەرگری بکەین پێم وایە ئەرە وەڵام خەڵکی زیاتر هاتنەوە زیاتر وەگری دێتیتەوە Go, go. هەلیکۆپتەر Meet at the rendezvous. We'll finish them off there. Kick the shit out of them. Copy that. بەس چییە ئەڵە چی لەولا لەولا ما پێ هەر بە بەرگری شت بکەین تەواو تەواو نەبوو ناوە برادر وشتا I see the target.
ئاها تارەکە تێرەمە ئەی هەوە دووداوم بە توێ ئەوەی کەچی وڵا گەڕاوە هەلیکۆپتەرەکە خاوە بێت ئەمە زۆر سریانم تێرانە بڵاوان زوو سەر دەڕۆن ها تا 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 Target located. بڕۆ بۆنەوە بێلەکە بڕۆ نیە و لاوە ناتەقێت وەرە وڵاوە بەخۆیەوە غاریدە At him. گەڕاوە هەراڵا بەسەر سەرمان I'm full of holes up برۆ here. بازی بە شتێ هەڵنەدا باش وەرە 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 Hey, کە پێوێنی خۆدە ئاک برا وڵا ئەوەی هەڵدا heads up. I'm moving. نابێتەوە نابێتەوە Death from above. تقریبا دیکۆمیدە بکۆم I'm taking damage. ئایسە ئەستێرەکەی دەرخست لای تۆ کە چاڵنجەکە تەواو بێت وڵا پێم ماپیستە هەیە Gunning for my fuel tank. هەرە وڵات لابخۆدەی ئاها ناوڵە مامە دەری نەخستێ نازانم بۆ وڵای شت نابێت وڵات تەواو بووە پێنایدێ ئەوڵ ئەستیرێک لاس پێ ئەوی ئەها گەت دێ و بین بیدانی دێنی یارە تەواو بوو تەواو وڵا بڵێم چی وتم دوانێ شتێکی گەورە دەرخان ئەستێرەکە ئەچێتە سەرەوە نازانم ئەو چییە؟ چیەکەی بەخۆی بۆ سیارەی تۆ بە تەنیا بەتەمایە داگیری کرد ها وڵا هاتن ئەوە کار بگادی قاز بێ سێگی سێگی حەک برانە ڕوو چی بوو؟ لە پاڵی وێڕاستان هاری هاتی تەخەم کن تە ئاویزەکەی تەخەن وەرە پێکەوە نانەوە ڕوو لەوە ئەنا ڕووی حزمانی هینە چاڵنجێکی تر دیاری بکە بڕۆ پەنای ئاڵایکی تری تیا لای دەماچە و تیارۆ شتەکەەوە هەر لە پەنای ئەو بکە ئەوەی کە لەوێ دروستەبی بڕۆ چاڵنجەکە ئەکتیڤ ئۆکێ ئەوڵان لەگەڵمان دەبتەوە چاڵنجە شتاوە دەکەی دەکەی نەزانم چەند دەق ڕێکۆرد ڕاوەستاوە ئەی نازانم من ئێستا بە پێوەی بێ نابێ گوایە بزمە سەرمای هۆم ئەوانە ئەیوەسێنێ وەڵی نازانم بزان بەیانی پێمەگرێت زۆرم حەزە و فیستیڤاڵەیە فستیڤاڵی فستیڤاڵی هەنارە هەیە لە هەڵەبجە تخوا ئارەمەڵە زۆر خۆشە ئەمڕۆکە پێم نەکرا تێت لەوانەیە ئیشەڵە بەیانی بشم ئارە وەڵا زۆر خۆشە وەڵا مامە بڕۆ ناوە چاکی بکاوی سارێک داوەزێنم ماتی ماپیزەکە مینای دەگەڵ خۆ گۆڕم چاڵنە دوای ئەوەی کە ئەوەی دەستی بڵێن لە شوێنێکە هاکە ورچەکەمان ڕاوکرد وتی سێتینگەکەی تۆ چۆنە لەو کاتەوە ڕێکۆردەکە مەساڵ خەتای منەوە نانە کێشەی نیە ئیشەڵڵا ئەس حەقیوی بۆگەی زیاتر ڕێکۆردەکەی دەی ئینشەڵڵا ئینشەڵڵا کێشەمان نابێ بە هەلیکۆپتەرەکە دابزێنمە بۆ بڕۆین چکە تۆزی نزیکتر هەلوڵا هەلیکۆپتەرەکە بێنە ئەو برادەرەکەی تووە نابەی من نییە برادەری تۆ ناتوانم برادرم بێنم دوای تو کەوتە وڵا بە دوای تو کەوتیە جاتە ئی تۆ بەخۆی
ئەوە ئەرا چییە؟ میز هو بداية كتير زاد بدو يمكن أنا والله بداية كتير خۆ من ناتوانم بێنم والله أنا بداية كتير بقرآن ليه ومصدقني تيكسو؟ كتير ليش كاكا هو توي دقن تيكسو تا سيري بسيك وباكا إيه زين إيه وجد قلنا دەست لەسەر دگمەی ئەو لا بگرێ سەرەکەوێت ما دگمەکە کە برا كل سكت با ئەویش سەرکەوێت دەستی لەسەر دگمەکە بگرێ ما شيء أو سركة بخش سركة تا ئەها دگمەکە کە پێێنەری بۆ شوێنان چوار دگمەکە زانم دەستی لەسەر بگرێ ئەگەر لەسەر سیارۆشت بوو یەکسە ئەوی ژێ سەرەکەوێت آها خذ بيبسي يو يو ئاڵە تارێکی دریتە بە 1500 لە پارەکە بەتەمەم ئەو بکڕم ئەو تەقەکردنیشی هەیە والله أو باشا ئەرە وەڵا پێویستمانە بێت هذا انتقل ليرك يزا تقيرك من ناتوانم تەقەکەم هلا هو يا ما خير كاجين كاميرا من هذا النت ثواني ما مام ئەو شوێنە بێ داگیریکەین ئەو نێوزانم والله بين يبسي دقيقة أنا والله بابا بێ داگیریکەین تمام أبيسي ناس بس أبيزي أو كمينة RPG و BKC و Rook, I don't think those were rumors. کلاشینکۆف Scout کشتن team just reported an پێوەست occult priest assassinated أي heading باوكي your نروح way. أتي مسكارة ناس خالق You only have a few والله minutes ما to أبي secure that تأجيل area. Move carefully in there. پڕمامە You دەستکە بە probably شار have hostages. ورا كل من نار نبرو سلاح كانوا مزني مجنون هەڵاوچاتە ئۆکە قادرمەکە Gonna make the cold tape. أوكي ماما هینی لەسەر ها خۆی BKC جێگیرێ ئەوانی تیا بگرێ بڕە سەری تەقیکەوێ خوا برە مردم ناصر ماما والله RPG تیا گرێتەوە عارفين كيفو هذا باشا هم بدنا يلا RPG تیا بس إذا خلقي كم دنيا هي ولا كيف دنيا والله هنا زنجان داونا الاخوار داونا يبرو رايك بيجي بس انا خوي او خلقي آه. دنيا You got it. Watch the trees. We're coming in. وش ودي يعني اخويا كاس ديارنيا They know you're there, Rook. They just called والله for في زاني reinforcements. Watch تديري من yourself. هذا الشيء ايوه اخوي او هذا هذا هو يعني ده او الزور بخوته وياه حق برا اما قال هرب RPG وش اللي بنام انا هذا بصورة أحكي وثانية ذا أكبري ما بداني حال في شقة كان ينظر بقوة BKC في عارف بقى مردم ولا بويا نمت لا والله انا مقدر اسوي تقييد برا أنا أروح وريابه كيف هو سيبو والله مني دوام كده وصل يك RPG بيون انا بدم
تأثيري أوي هوي كا أو عسكري نعم زارت كل خوي أو كردي خوش شاد كم أنا يسوي هاد برا وسيو بنجم جلي أحسن على برو بكيسي شامبي زور زور بيز ما ورا خوارو دور رشاشيتيه أبي تبرد صدقني أنا مني داني أنا أبي دوب بلميت بيان تقينا بيم بيت غلط كامل كيوتن كورشاش لبنا منه لولا مية بس وين نا هلا خوار ولا طاو أوي نيم خلاص أما زاني سر شغلي إيه Our timing's right. That priestess is gonna arrive any second. أنا الله يلا طال بيكوجا يمزل كنا برا بيكسي مش تقينينه تو تيجي قابل نسخ يكوى تو السيرفيشن لا عندك كي وسيو سيف ذا هيستيك زانا كسيت النام ما بكرسي كتر ما بي كسيك ولا ميك شتيك عايزة بس ما بقيكم والله انه ما بقيش تو يعني اشتكيت انه ما هذا والله السيف يعني شلون الله يلي اشتيك ما بيكو شي نا باسي كشتناك ماما نا ها ويسرو الله ازاد يعني تماما شي عزات لا كشتم Brooke, واو Sheriff here. لا لا ازاد ديك قلنا ما مدوه It might not seem like much, but with her out of the picture, the زنداني misery دوزي stays انه around زين her. شلون ازاد ديك في شيء كي كمبيوتر اذا تشالنج ديك شغله تمام. ازاد These ديك poor people. Good work, Brooke. كان سريع شايلين هذا كوريسو ما شو بيسي دابا ماكا او بيني كومباني وبينك. بممزاني باند فانا الله يوشي ماما عبد الله من ليرة فيديوكا اوستين وشن دقيقة ما لا، عملت شو؟ More missing او persons. 26 دقة او يترجنو دقة يعني No small دوي deed. Outstanding سيوشتك job, اكاد يعني deputy. والله تسيوشتك والله ما بيوصل انا لاني من كونتري بيبان شغله تركي من اشتايك ايه تا ايه تا زيتي لكم بس دام لا يخم اوستين ايه باش ما أوكي. بيوصل هاورانی خۆشەویستی وەدارم ڤیدۆکەتان بەدڵ بوو بێت داوای بوو دەکەینەکە هەرکەم و کورتێکمانە بوو لە ڤیدۆکە بەڕاستی ئەمڕۆ زۆرشمان بەسەر هاسی سوارجان ڕیکۆردمان کرد وێبکەمان ڕیکۆرد دەکرد ئەوەستا ئەمە عەبدوڵڵا ڕیکۆردی ئەوەستانی زۆر کێشەمان هەبوو بەڵام قەینا شتی وا هەڕوو ئەدا ئیتر هیوادارم ڤیدۆکەتان بەدڵ بوو بێت زۆر سپاسی مام عەبدوڵڵا زەکەنکە لەم پارتە لەگەڵماندا بوو ئەمە پارتی یەکەمی یاری قوربانی زۆر سپاس پارتی یەکەمی یاری پارکرای بوو بە ئۆنلاین لەگەڵ مام عەبدوڵڵا چالنجەکەمان تەواوکەن سێ چوار چالنجی تر ماوە ینی چالنجی زۆر ماوە بەڵام ئیتر هیوادارم ئێوەش بەدڵتان بوو بێت مام عەبدوڵڵا قسێک تێ لە کۆتایی ڤیدۆکە دیکە زۆر سپاس هیچ دەکەم دەستخۆشیان لێکین کە تایسە ڤینەری ڤیدۆکە بوون و لایک و سەبسکرایب لە بیرمەکەن هەر خۆشیتە دەست خۆش بێ زۆر سپاس تیران تا ڤیدۆیەکی تر و پارتێکی تێمیارێ بخۆی گەوردان دەسپێرم هەشاد بۆ وەختێر بن خواسان لەگەڵ ماما ئەوی خۆت ڕاگرت ئەگەر ئەوی خۆت ڕاگرت دووری خەرۆ بە ئاڵا ئەمریکەکان دەرکەون ئەنجا لە شوێنێکی ترە دامان دەڵتێنە کە ئاڵایەکی ئەمریکی تیا بێت Name's Jess. دۆستان دوێنێ مامە نەوەڵا ما من نەمەوەفانە بوو بەرەوەڵاو مایکرۆفۆنەکەم بر بۆ بەری ئەبە ئەوەی دەرکەم بە فۆنەکە بێمەوە
تۆ نەدۆستان دەگەن دۆستان بەش نەوەڵان نەمەسانوە ئاڵایکی ئەمریکی تایە لە بەشی سەرۆ ئەها ئێستا دیاریەکەم ئەبێ لای تۆش دەرکەوێت ئەلو ئەلو تا سەوتێک کێشەی بزانەدا لە تۆ بگەشت سەوت سەوتیژێ ئەدێ قسەیەکە زۆر چەک مامە بەرە ئەو شوێنی کە دیاریم کردووە ئەگەر لای تۆش دیاریکردنی هەبێ بەچی ئە چاڵنجە جێبەجێکەن و میش ڕاهاگرم توتان گەرمە ئەوە گەرمە لای تۆ ئیترم داگیرسانوە ئای برای تری دەگزان بۆیە گەرمی ناوەڵات جەم زۆر ساردە لێرە کاکە لای ئێوە زستان و لای ئێمە تازە پاییزە لای هەر هاوینە جارێ هەرە بە قۆران هێستا هاوینە وەڵڵا ئەمڕۆ ئەمە نەگەرم بوو لەگەڵ برادرانە بەتەما بووسینە دەرەویش خڕماتی دەوتمانەوە ناسی ئازەبا بوو جم پەی بێم ئەمە خۆی ئەو چاڵنجە جێبەجێ بکە ئەها بەرەبە لای ئەمە ئافرەتە Adelaide Drubman, pleased to make you Dana, I'll let appreciate you- all your help getting my marina back, but honey, I got a problem. هەرچێکی وە Those سکایکی peggy shitbirds. Okay, الله غلطي don't care how you do it, but I need my chopper tulip back, and those dudes أقرأ سيدان are ناس taken care of. شتانە چین شوێنی تیارەدا وانکو پیزافی. تیارەدا بڵانی تێ هذا برا باش سيري ساري برو تاريه بابا تۆ تارە بە چەنە دانیەکی بکەن بەڵا بە حەوت دەزارەوەی کە شتێکی چاک مەکینە پاک سەرکەو ماوە مە سلاحیش پێوە نییە ناڵا سەرکەوتی بڕۆ برادەرش سەرکەوێ چی ئەمێ چی بۆ ئەمە نزیکترینە 700 مەترە دوای چی وایە بڵاوکە ئەڵە چی باشە لە چی کردشە ئێری تاوە تاوەری شت تاوەری کوا لە ئێرە ناوە ئەوەی تریان نا ئەوی سەرەوەی ڕازە کۆنتڕۆلەکەین بە تیارەکەمان نەتەقێتەوە سێری کە لە چەوەستاوە If there's a woman at the stick, hide her and go find my tulip. سینکەیە Hey, honey, remember you're looking for my tulip, and there's a fuck nugget of a man behind the stick. Keep at it, sweetheart. ئەمە کێ چێ تەقیتە دەکەم لێوەتە لەلاسە ئەم شوێنە تاوە هەرە مەبەستەکەی ئەو کێڵکردنی ئەو زەلامە هەرۆڵە ڕازەڵێن هەک ئەو سیارە شازی دێتی سێیە ئەدەی شازی دەی بڕۆ بۆ شوێنێکی تر ئەو سێ دابسینەوە چێرە بڕۆ بۆ کامیان لەڕێ بڕە ئەو دوو شوێنەی کامیانە بێ لەوە نزیکە بڕۆ بۆ دانەیە ئەجا ئەو دانەیە شوێنکەمە بگەی ناکات بەسێ دابسین ئەوە خۆشە وەکو ئەوی دێگەی
ئەو دوورەکەیە وڵای حەزم لێ بچینە یەکتم ئەوەیە پێڵم وڵای شوێنە زۆر دوورە تیارە نەوێ ناچێتە لای بە تایرە بچین وڵای تۆزە ناڕەحاتە شوێنەکە ئەنی بەسمێ بۆ سیارە دوورە مامێسە من پێ دەڵێم بەس بڕۆ بۆ جادەیە بڕۆ ئێستا جادەیەک لایە بەلای ڕاستە یەکسەر لێوە بڕۆ ئەی تایارەکە بێرەوە ئەرە بەڵام بۆ جادەیە بڕۆ بڕۆ ئەی لێرە ئەوە ئێرە ها هەر بڕۆ هەر جێک جادەیە پێ بڕۆ ئەوە چێرە دوو ڕێگای ئێرەدا من جادەی ڕێیسی ئەسەر جادەی شەڵسیە بڕۆ ئەتیمسان خۆشە ئێرە بەلای چەپا بڕۆ سەر شاخەکە بۆ چمان لێ ئەوەی خۆمانە ئەیوە بەسەر چەپ بڕۆ سەرگاڵە ئەو چی بوو ئاوم جادەیە بڕۆ ڕێ بڕۆ بۆ سەر سەرگاڵە ئیتربەتی چینە لەوەش ئەوە جادی پاسکی لەمە ئەوەتم با لێرەوە پرۆتێکترە چین قەت بێرە لای شوێنە کێڵێک هەیە بیکەین بۆ سماوە بەیانخانی کورد با بە ئێمە عەشایرانێنا ئەو وەڵڵا بینە و بینەی ناوێت ئەڵماسێکیشی دێوە If you're staring down a lake pilot, that ain't my Ay. She's flying. Take that back. Ay, bra. Keep looking. ئەوە چێ تەخم لێگات ئەوە ئامردم ژنە دەیدام بەڵام پێڵەکەوتە لای منە ئارۆڵای ئەوارە دەچون بۆ لای ئەڵماسەکە دەچون بۆ لای ئەلماسەکە لە پشتەوەی ئەوەی لێدام بۆکسی لێدام هێری کردن ڕاست گشتین Middle East in an attempt to root out known terrorist groups. So far, it doesn't appear to be helping. Analysts are saying it's actually escalating tensions and helping these terrorist groups recruit new members. وا هەڵە نەمانێ شتی وە هەر لێرە بۆسم مامەتا ئەو دیارە سنایپەرێکم پێشت I got me a guardian angel. بەس ماوە ئەو سەر دەکەومە کوا لا لەوانەیە کوشتێکمان ئەمە بڕۆ بۆ ئوشتە زەردە بزانە چییە قاومان کرد لێرە ئێرە تاو بوو ئەوە شوێنێ دروست ئەوە هەلیکۆپتەری لێوە لەگەکسێ بڕێن بۆ Target acquired. Going in for the kill. دەکەوتی سەرکەوتم Moving in for the kill. ئاسەی مەترەکە چۆن کەمە بێتە بە هەلیکۆپتەرەکە
حرزو خيره أنا والله أوين هذيك والله تاري يا تاري ما وش الطقم هذيك عبا جوان نيمزانكي نوك أخذ الناس يا يعني والله أخذ الناس سايب شتيك بيه عايدة بيه إيش كانت صندوق مستقبل حەزم لە یاری ئەو شتێ بیکڕم یاری ئەساسینەکەەوە کەیت والله نازانم وتیان بێ هەرێک سە دیتە گەیم پاسی وانە لامان جۆلێ بگوتیان هەر بێ دێتە گەیم پاسی یەخوا بێتەوە ژیان تاڵ باشتر بەخۆل بچێ ئەوی جونری بوو هەر برا $50 شتێکی وە لەو کەڵگەتی مۆدێڕوار بەشی یەکەکەی بە ڤیدیۆ تەواوی کەم ڕێگەچمی فرۆشمە و مۆدێڕواری دووەکەم ها تازە هاتووە زیارەی چیرۆکی بە چیرۆکی یارێکە بەردامی سیرۆکی یارێکەیە ئەمە جان تای کۆ جان ماڵە چی بەخوا تارە تارە والله خلاص ليه تاخذوا يعني بيوصلني عندنا بمش تا كابراكا دي تاخوها لا تاركا بيجيك فيونا بجوع عشاراني يا بيك ودو بس لا شوف كوريسي راوستم 2 ساعات لبردم كابرا تاقسم بوكا والله نسراب وكنترول هليكوبتر اي والله يكون جوان كمان على بس هليكوبتر كنترول فيه هو هليكوبتر كمان اخذته هنا شلون اللي ما فكيت غازل ما زي كده اكبر When you find that bastard, wait till he lands, my baby tulip. Then rip that son of a bitch's pecker off and bring my sweet tulip home. هو اصلا تعدد Don't hurt my الشيء darling يعني chopper. al anişi. Ama siz çoğu veriyor. Abi بدو كيفين في ما بين. تمام كبر. كله ما شو له وينش. لا من دياني. ده هو. هو ده. أما شو يعني؟ أبي جاري شويني كيدو أي الله يكشاله كيكه. يا بناي بمن بيني. كيف بيني؟ أبرر ذاك الشيء ده. تيك كنترول ما هو صحيح واش؟ وشيو؟ هو نهي واش الرأي كذا. بنيشدو؟ لا بما بين. لا خوي لا يناقر. مسيا أقرأ لو تاي مسيا بدي باتش أفنينا يا نبيغو. مش تاي ندرس كده. واني شده ودي بني شو بما دي بي كتاب بني شده أري والله هذا هو الكنترول يبقى. بني شده. بني شو بس كده دافع وقت ميديا تسلم جيز أخوي مدابز يجري عسكري أنا غير فارو غادة دقيقة كوريا الشركة أكبر برنامج قربان أبو خوب شارو أو بكاركتر كيف بجين دزني بأيكا بابي الربيبكا زانم كنت نعكب الله وتعرض دبي ضلنا بمتكنين هاي بس أك
ئاگ براڵە دووبارم نیچکە بەڵی نازان بکەوە ئەردیجیە ڕاکە بۆ دووە بەردێکی دیارە بنە وەردە ئاگ برا برار زیاد حەنەمانە گاڵتە نازان ڕابا منەوەی تەقین ئاگ برا ڕێک لەم نیگرت ئەوە تاانێ دەبەشی دووە کەسی لە پەنامانایە ئاگ برا برەماوە بۆ شەڕە ولا چییە ئەوە تۆی برو ئەربیجە نایاڵێ کوا ساحێبی و ئەربیجی ئەو تۆ بۆ قاس بوو هەرە وەڵڵا یەکدانم پێ نادەم بەشکەم بیکوژی قاومت لێن هەویان ئەوە دانەیەک ئەلێرەکە وا خۆت قەر بکە قوربانی پیشێکی کەم ئەو سنایپەرە تەختم کرد ئەوەدا ئەڵێ پێیان هەلیکۆپتەرەکە ببە بە بەشێکی ئەوماسیش ئەدیمامە سەرکەوە بی بۆ شانە بەشکەم و هەلیکۆپتەرە دەیاتێ بە ئەگەرێکی زۆرە The minute you finish everything, والله bring والله the toolip زمان back here. پۆزی هەیە And if you see something you don't like on the right هەر bank, ڤیدیۆکما feel free باگەمی to جێسەوە fire دەیەکم on tools ماجێ to mount guns. Them beauties pack more punch than نا a نا نا full ئەوە زۆر خراپە مەسوکرە کرد نێ ئەو بچ تەقیەکن ئەمە هات شوێنماکەوتە نەبێ فری وریابی نەمان تەقێنەوە خوێنی هەیە ئەمەوە شتی هەیە هەتیمەوە ئۆ بۆ سێریکە مامە خەڵکمان بەدوایە بێ وریابی نەتەقین دارە بە دوامانوەیە ئاوەدا ئاگ برا تەقم لێکرد بازم دەمانچەی من ئیسفادەیە بوو نانە نانەکە ئەو گولێ و تارەی سوودی نەبوو دانێ بەس وێنە بایستا چۆنە ڕۆڵا تەپڵە سەریکەتێ ئەمە ئاوا بە گێڕەکەی ئەم لاوە تۆ تیارەکە پێشەکەی نزم کردەوە ئۆزم وا سەریعتر ڕۆ ئاوە وڵا هەر ئەوە ئەمە ئەو سێ چوار شتیە ئەمە چییە ئەمە گە فشەک شتت بە ئەوە بووە قازفەی ئەوە میلان و ئەو جوشتانت بۆ هات ئەوی هەڵدەدەی میلانەکە بە دوی ئەو شتی سوۆرە بکەوێت تا ئەرم بێ خوڕی پشتن شمیای شمیای ئەمەێتە مەرحەلەیەکی درێگە مەز مەرحەلەکە زۆر درێژ بوو درێژ خایان بوو چەند دەقیقی تۆ وەڵایی نازانم دەوانەیە چ بێتە چل دەقەوە تا پێشتر نیش 50 دقیقە ساعتێکم بەخواندە جار ڕکۆرد دەکرد یاری پێشتر دواسێن بکوکرە کورد لە ساعتێک 10 دقیقە 20 دقیقە خەڵک تەماشایەکەن ئەخر لە قسە خۆشەکان سەیرەکان ێستا تۆ سەعاتەکە نی سەعات بۆ منە نیوەی لەختەی خۆشە کە کابرا بەدڵێ دەبێت نیە سەعاتەکە چارێکێکی دێت دەچێت ئازاڵ یاریوەڵە بۆیە هەر ڤیدیۆ درێژەکە ئیسفادی زیاتر لەوانەیە یەکێک زیاتر سەیریگە ئەوە چییە؟ خۆ سبسکرایبیشمان ئەمانە نییە دارێت سوپاس بخۆێت بە زیاد بێ بەڵام شتێکی وانێ بڵڵە 1 ساعتی دانم کارە بە 1 ساعت تەماشا ئەفگاتە هەزار بەلای بوو ئەی بنیشە زۆر بۆ ئەنیشێت بە بیەکە هێواش ئەوە چی تەقەیە
لێوش تەقەیە ئەو بەو گێرەی ماشاء الله. ئەسوڕێت ئەم بخوا بوو بە گێڕەکە ڕۆگەیە سوڕێت بە قورحان ئەمەدی بە شوێنە زەردە ڕێگەوێ ڕێک لەوێ دەی بزین هەم لایەندێ بەس دەی بزین ئێ ڕێک ژێری خۆمان ئەوە بوو چە جوڵایی وەڕاوڕا بەس بیان بینە سیارانەدا بەرم ئای برات چەند خۆشن تا ئەربیجی گەم بێنە ناویدا بەزە ئەوەی زۆر زۆر کۆنترۆڵ زۆر ناو مەهدا بەزە لە تیارەکە سیارەکە سیارەکە بتر هەرەڵە برمەلدەم خێنە پێ نەماوە یەک دنێک ئەمە بڕۆ قسە لەگەڵ ئاوا بکە با تاوا بێت چاڵنجەکە تاویکەم برێودا توش تەواوە کاکە دەی ئەی وەرە ئێرە برا بە تاویکەم مامنیش تاوە هاوڕێیانی خۆشەویست زۆر سپاس بۆ بینینی ڤیدیۆکە و تا ئێسکە کە بینەری بوون هیوادارم لێمان بودن چەند جاری ڕیکۆردداوە ڕاوەسا زۆر کێشەی تیا بوو ئەمە شەوی شەڵاوە نامێنێ کێشەشتی شەرتەیەکەوێ لایک و سەبسکرایب لە بیر مەکەنەوە ڕخنە و پێشنیارەکانتان سەر چاومان بینوسن مامە چاکۆش ئەگەر شتێک بڵێت و تاوەخوا حافیز بان زۆر سپاس هاوڕانی خۆشەویست هیوادارم تامشێشتان لە ڤیدیۆکە بینی بیترە وەک مامە عەبدوڵڵاوەتی کێشەشتمان زۆر بوو تاوای لەبوون دەکەین ئینشەڵڵا سارەسەر دەکەین هیوادارم بە گەوری خۆتان هێناوە تا ڤیدیۆی تر هەر شادی بەختەوە خواتان لەگەڵ خوا حافیز